فارسەکان چێن و ئەی کۆڕش چێ؟ ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین کە بێ زیاد و بێکەم بزانین ئەم بابەتە چۆنە. لەگەڵمان. ئەنتەرنێت خزمەتێکی گەورەی مرۆڤایەتی کرد. لەبەرەوەی وای کرد زانیاری زۆر بە ئەسانتر لە جاران بگاتە هەمووان. ئەمە لایەنە ئەرێنێکێتی. بەڵام هەندێک سەر لێ شێوانیشی دروست کرد. هەر کەسە دێت و قسە لەسەر بابەتەکان دەکات. هەندێک جار ئەم بابەتانە زۆر جددین و پێویستی بە خەڵکی تایبەتمەندە. بەڵام خەڵکانێک بێ زانیاری قسەیان لەسەر دەکەن. یەکێک لەو بابەتانە مێژووی فارس و کۆڕشە. لەم چەند ساڵانەی دواییدا هەندێک خەڵک ئەم بابەتە بە تەواوی ڕەت دەکاتەوە و هەندێکی تریش زیاد لە حەدی خۆی گەورەی دەکات. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەدا دەمانەوێت بێ زیاد و بێکەم بزانین فارسەکان چێن و ئەی کۆڕش چێن. لەوانەیە هەندێک بڵێن ئێمە چ پێویستێکمان بە تێگەیشتن لە کۆڕش و مێژووی فارسە. بەڵام لە ڕاستیدا ئەوە پێویستێکی گەورەیە. فارسەکان دەمێکە دراوسێمانن. تێگەیشتن لە مێژووی دروستی ئەوان زۆر لایەنی مێژووی خۆشمان ڕوون دەکاتەوە. کێشەی مێژووی فارس ئەوەیە کە ئەمڕۆ هەندێک کەس زیادەڕەوی زۆری تێدا دەکەن و هەندێک جاریش وەک کاردانەوە لەم ساڵانەدا خەڵکانێک بە تەواوی بەشێکی بەرچاوی مێژووی ئەوان ڕەت دەکەنەوە. لەبەرەوە زۆر گرنگە لە مێژووی دروستی فارسەکان بگەین بێ زیاد و بێکەم. بە تایبەت کە نەتەوەی کورد مێژوەکەی پێویستی بەڕاستی و دروستی شتەکانە نەک زیادەڕەوی. بۆ نمونە هەندێک تێگەیشتن لە ناوماندا باوە کە خەڵکانێک بەداخێکەوە لەسەر کۆڕش دەنووسن کە گوایە ئەو دایکی ماد بووە و باوکی فارس. بەڵام دواتر ئەو دەوڵەتی مادی ڕوخاندووە و دەسەڵاتی لە دەست کورسەندووە. زۆر جار داخ بۆ ئەوە دەخورێت کە کەسێکی نیوە کورت ئەوەی کردووە. هەندێکیش دەڵێن کە کۆڕش بوونی نییە لە مێژوودا و لەم ساڵانەدا دروستکراوە. بەڵام ئایا تا چەند ئەم بۆ چوونانە ڕاستن؟ سەرەتا بابزانین کەسێک هەبووە بە ناوی کۆڕش لە مێژوودا؟ خۆشبەختانە سەرچاوی دێرین لە ناوچەکەدا هەن. یەکێک لە سەرچاوەکان لولەک یان ستونی کۆڕشە. ئەم لولەکە لە سەردەمی حکمی کۆڕشدا نووسراوە. لولەکە کات درێژی نزیکی 23 سانتیمەتر و لە قوڕی سوورەوەکراو دروستکراوە. ئەم لولەکە لە ساڵی 539 پێش زایندا نووسراوە و ئەمڕۆ لە مۆزەخانەی بەریتانی هەڵگیراوە. لولەکەکە دەقێکی لەسەر نووسراوە بە زمانی ئەکەدی کە ئاماژە بە کۆڕش دەکات. دەقەکە لە بابلدا نووسراوە و لەوێش دۆزراوەتەوە و تێیدا ئاماژە بەوە دەکرێت کە ئەو ناوی کۆڕش بوو و کوڕی کەمبیاز بوو و لە بنەچەدا باوانی پادشای ئەنشان بوون. ئەنشان ئەمڕۆ دەکەوێتە ئوستانی فارسی ئێرانەوە. دەقەکە زۆرە و هەمووی ناخرێتە ڕوو. بەڵام بەڕوونی کۆڕش ئاماژە بەخۆی و بە باوکی و باو باپیرانی دەکات کە دەیگەڕێنێتەوە بۆ ناوچەی ئوستانی فارسی ئەمڕۆ. هەروەها کرۆنیکلی نەبۆنیدوس کە ئەویش لە بابلدا لە سەردەمی کۆڕشدا نووسراوە و ئەمڕۆ لە مۆزەخانەی بەریتانیایە ئاماژە بەوە دەکات کە چۆن کۆڕش پادشای ئەنشان و فارس هێرشی کردوتە سەر بابل و بابلیەکانی شکاندووە. جگە لەو دوو دەقە کە لە سەردەمی خۆی دانووسراون و هیچ گومانێک ناهێڵنەوە سەبارەت بەبوونی کۆڕش،
چەندین مێژونووسی یۆنانی و ڕۆم و بابلی و جوو ئاماژیان پێکردووە. بۆ نمونە هێرۆدۆت، کتێسیاس و زەینەفۆن وردەکاری لەسەر خۆی و ژیانی دەدەن. هەروەها مێژونووسی بابلی بێروسوس لە سەدەی سێهەمی پێش زایندا ئاماژەی پێدەکات. جگە لەوە تەوراتیش بە هەمان شێوە ناوی کۆڕش دەهێنێت کە ڕێیداوە بەجووەکان بگەڕێنەوە وڵاتی خۆیان. کەواتە کۆڕش وەک پادشایەکی فارس لە مێژوودا هەبوو و بوونی ستونێک و دەقێکی بابلی هیچ گومانێک لەسەر ئەو ڕاستیە ناهێڵنەوە. بەڵام باشە کۆڕش لە مێژوودا چۆن بووە و سەرەتای سەرهەڵدانی چۆن بووە. لولەکەکە و کرۆنیکلی نابۆنیدوس بەڕوونی وردەکاری تۆماری ناوی کۆڕش و ناوی باوکی خسۆتە ڕوو. بەڵام سەبارەت بە چۆنێتی بوونی کۆڕش بە پاشا هیچ ناڵێت. واتە ئێمە سەرچاوەیەکی مێژوویمان نییە کە ئاماژە بەو زانیاریانە بکات و سەرچاوەکە لە سەردەمی کۆڕش خۆی دانووسرابێت. ئەو سەرچاوانەی کە لەسەر مێژوو سەرەتای بوونی کۆڕش بە پاشا نووسراون دواتر بەنزیکی 100 ساڵ درەنگتر لەسەریان نووسیوە. چەند مێژونووسێکی یۆنانی و ڕۆم لەسەر ئەو ڕووداوانەیان نووسیوە. هیرۆدۆت، کتێسیاس، زەینەفۆن، نیکۆلای دیمەشقی و پلوتارک و چەندینی تر لەسەریان نووسیوە. با سەرەتا لەوەی هێرۆدۆتەوە دەست پێ بکەین کە کۆنترین مێژونووسە لەو بوارەدا. هێرۆدۆت خۆی ئاماژە بەوە دەکات کە بەو چیرۆکەی خۆیەوە کە تۆماری کردووە ئاگاداری ئەوە بووە کە ئەو کاتێ ئەو سێ چیرۆکی تری جیاواز هەبووە لەسەر بنەچەی کۆڕش. ئەو بڕیاری داوە یەکێکیان بنووسێت. چیرۆکەکە دوور و درێژە، بەڵام پوختەی چیرۆکەکە بەم جۆرێ. ئەژدەهاک دوا پاشای مات دوو خەو بە مەندانەی کچیەوە دەبینێت. موغەکان خەوەکان لێک دەدەنەوە و دەڵێن بە پێی خەوەکان منداڵی مندانەی کچت دەسەڵات لە تۆ وەردەگرێت. ئەژدەهاک فەرمان بۆ ئەرپاکی دەسەڕاستی دەردەکات کە کۆڕشی کوڕی مندانەی کچی بکوژێت. هەرپاک نایەوێت تاوانی وا بکات. لەبەرەوە منداڵەکە دەدات بە شوانێک کە لەو شاخە دەیبینێت کە ئەوەی بۆ بکات. ژنی شوانەکە لەو کاتەدا بەڕێکەوت منداڵێکی بە مردووی دەبێت. ژنەکە قەناعەت بە مێردەکەی دەهێنێت کە منداڵەکان بگۆڕنەوە و کۆڕش جلی منداڵەکەی خۆیانی لەبەر بکەن و منداڵەکەی خۆیان جلەکەی ئەو لەو شاخە فڕێ بدەن. دوای ئەوەی کە کۆڕش تەمەنی دەگاتە 10 ساڵانێک کێشەیەکی لەگەڵ منداڵانی ناوچەکەدا بۆ دروست دەبێت کە تێیدا ئەو فەرمان بە منداڵانی خانەدانەکان دەدات و سزاشیان دەدات وەک ئەوەی خۆی پاشا بێت. سکاڵاکە دەگاتە بەردەم ئەژدەهاک. ئەژدەهاک کە مناڵەکە دەبینێت لەبەرەوەی کە زۆر لە خۆی دەچێت دەکەوێتە گومانەوە لەوەی کە کچەزای خۆی بێت. دوای پرسیارکردن لە شوانەکەی کە بەخێوی کردووە دەردەکەوێت کە ئەوە کچەزاکەی ئەژدەهاک خۆیەتی. ئەو سەردەمە خەوبینین زۆر باەخی پێدراوە و موخەکان دەڵێن منداڵەکە چیتر ترسی نەماوە بۆ ئەژدەهاک لەبەرەوەی خەوەکە لە یاریە منداڵەکەدا هاتۆتە دی. بەو جۆرە ئەژدەهاک منداڵەکە کە کۆڕشە دەگەڕێنێتەوە بۆ مندانەی کچی و دواتر کە گەورە دەبێت و دەبێتە کەسێکی بەهێز باپیری ئەژدەهاک کە دوا پاشای مادە لەسەر تەختی پاشایی لادەبات. ئەم چیرۆکەی کە باسمان کرد ئەوە چیرۆکە باوەکەی ناومانە و زۆر جار لە ناوماندا دەوترێتەوە و هەندێکیشمان ئاهێکیش هەڵدەکێشین لەسەر ئەو بناغەیە کە چۆن کچەسای دوا پادشای مادەکانی سەر تەختی پادشایی لابرد. بەڵام ئایا ئەم چیرۆکە تا چەند ڕاستیە و سەرچاوەکان پشتگیری دەکەن؟ وەک پێشتر ئاماژەمان پێکرد دەبێت ئەوە بزانرێت کە چیرۆکەکان لەسەر بنەچەی کۆڕش دواتر نووسراون، واتە چیرۆکی دەماودەم بوون. بەڵام لەوە گرنگتر هێرۆدۆت کە ئەم چیرۆکەی گێڕاوەتەوە دەڵێت سێ چیرۆکی تریش هەیە لەسەر ئەو تەنها ئەمایانی تۆمار کردەوە. پرسیارەکە ئەوەیە باشە سێ چیرۆکەکانی تر لەسەر بنەچەی کۆڕش چۆن بوون و کامیان چیرۆکە ڕاستیەکەیە. یەکێک لەو چیرۆکانەی تر کەسێکی یۆنانی تۆماری کردووە بە ناوی کتێسیاس. ئەو لە ساڵی نزیکی 440 پێش زاین لەدایک بووە
نزیکی 50 ساڵ دوای هێرۆدۆت بووە و دکتۆری تایبەتی پاشای فارس بووە و مێژوو نووسیش بووە. ئەو مێژووی فارسەکانی لە 23 بەرێکدا نووسیوە. کتێسیاز وەک دکتۆر 7 ساڵ لە ناو بنەماڵی پاشایانی فارسدا ژیا و دەستی بە زانیاری گرنگ گەیشتووە. بەڵام ئەو چیرۆکێکی تر دەجێڕێتەوە. ئەو ئاگاداری چیرۆکەکەی هێرۆدۆت بووە، بەڵام دەڵێت هێرۆدۆت ئەفسانەیەکی درۆینەی دروست کردووە و ئەوەی خۆی سەرچاوی دروستی فارسەکانی لە پشتە. بەپێی چیرۆکەکەی کتێسیاس، کۆڕژ لە بنەماڵێکی فارسی هەژار بوو و باوکوداکی لە خانەدانەکان نەبوون. ئەو لە دیوەخانی مادەکاندا وەک خزمەتکات کاری کردو و بەهۆی توانای خۆیەوە وردە پلەی بەرز دەکرێتەوە. دواتر تموحی هەڵگەڕانەوە دژی ئەژدەهاک دەچێتە کلێەوە و لە دیوەخان ڕادەکات و هەندێک لە مادەکان هاوکاری دەکەن و ڕوو دەکاتە فارسەکان کە پشتگیری دەکەن لە لابردنی ئەژدەهاکدا. دواتر ئەژدەهاک دەگرێت و کچێکیشی دەهێنێت بە ناوی ئۆماتیەوە. ئەمە پوختەی چیرۆکەکەیە. وەک دەبینرێت لەم چیرۆکەدا کۆڕش هیچ پەیوەندێکی بە مادەوە نییە. ئەو کچەزای ئەژدەهاک نییە و خۆشی لە خانەدانەکانی فارس نییە. لە بریەوەی کە دایکی کچی پاشای ماد بێت، ئەو کچی پاشای مادیێنەوە، کەواتە دوو چیرۆکی جیاواز لەسەر کۆڕشەیە. ئەوەی یەکەمیان مەبەستێکی لە پشتەوەی و ئەوەی دووهەمیان مەبەستێکی تر. هێرۆدۆت وەختێک ئەو چیرۆکەی نووسیوە، فارسەکان ویستویانە بنەچەی خۆیان بگەڕێنەوە بۆ بنەماڵێکی پاشایی ناسراو کە مادەکان بوو. بەڵام دواتر کە خۆیان گرتووە، وازیان لەو چیرۆکە هێناوە و چیتر پێویستیان بەوە نەبووە کە نەچەی خۆیان بگەڕێنەوە بۆ بنەماڵەیەکی کۆنی مادی. لە هەردوو حاڵەتەکەدا ئەوە دەکەوێتە ڕوو کە ئەمانە چیرۆکی هەڵبەسراو بوون بۆ مەبەستی تایبەتی سەردەمەکە داڕێژراون. دەستنیشانکردنی هەموو هۆکارەکانی جیاوازی لە نێوان چیرۆکەکاندا دوای نزیکەی 2500 ساڵ تۆزێک ئەستەمە، بەڵام هەمویان ئەوە دەخەنە ڕوو کە ئەوانە چیرۆکی دروستکراو بوون نەکمێژوو. کەواتە کۆڕش کەسایەتێکی مێژوویە و وا سەرچاوی لەسرە، بەڵام دوو چیرۆک لەسەر ئەو دروستکراون کە بۆ مەبەستی تایبەتی داڕێژراون. ئەم چیرۆکانە هەریەکان خزمەتی ئەجەندەی تایبەتی خۆیان کردووە. یەکێکیان ویستویە بیکا بە خزمی پاشای ماد و ئەوەی تریشان بنەچێکی ناخانەدانی بۆ داناوە. ئەوەی کە ڕاستیە و سەرچاوی لەسرە، کۆڕش دوا پاشای ماد ئەژدەهاکی لەسەر حکومڕانی لابردووە. ئەوانەی تر چیرۆکن و وەکو پێشتری ژاماژەمان پێکرد، دوو چیرۆکی تریش جگە لەو دوو چیرۆکە هەبوون لە ئارادا. ئێستاکە کاتیەوەیە کە بزانین باشە بۆ فارسەکان تا سەردەمی نوێ باسی کۆڕشیان نەکردو. لە ڕاستیدا کۆڕش و داریش و پاشا فارسە دێنینەکان بە تەواوی لەبیر خەڵک چوو بوونەوە و فارس چیرۆکێکی ئەفسانەیی دەجێڕایەوە لە بری مێژوو. مێژووی فارس چیرۆکێکی ئەفسانەیی بێبناغە بووە. فیردەوسی ئەو چیرۆکە ئەفسانەیە دەجێڕێتەوە. ناو ڕووداوەکان لەوەی فیردەوسیدا لەگەڵ ئەو مێژوەدا یەک ناگرێتەوە کە ئەمڕۆ مێژووی فارسەکانە. بەڵام دوایەوەی کە ئەوروپیەکان لە سەدەی 19دا بایەخیان بە بابەتەکە دا و دواتر هەر لەو سەردەمێدا هەندێک لە دەقە فارسیە کۆنەکان خوێنرانەوە، ئیتر وردە فارسەکان لە ژێر کاریگەری ئەوروپیەکاندا ئاشنای کۆڕش و ئەو مێژووە دێری نەبوون. لە سەدەی 19ەوە هەندێک لە فارسەکان ئاشنایەتیان بە مێژووی فارس پەیدا کرد. بەڵام لە دوای هاتنە سەردەسەڵاتی بنەماڵی ڕەزاشای پەهلەویەوە لە ساڵی 1925 هەوڵە جدیەکان لەو کاتەوە دەستی پێکرد. واتە فارسەکان شتێکیان نەدەناسی بە ناوی کۆڕش و مێژووی دێرینی فارس هەتاوەکو سەدەی 20ەمی زاینی و بە تایبەت لە دوای هاتنی بنەماڵی پەهلەویە و بابەتەکە بە تەواوی گۆڕا بۆ خزمەتی ناسنامەی نوێی دەوڵەتی ئێران. لە ئەنجامدا کۆڕش کرا بە موعجیزەیەکی گەورە بۆ پشتگیریکردن لەو دەوڵەتە نوێی کە بنەماڵی پەهلەوی دایان مەزراند بوو کە متمانەی لەسەر ناسنامەی فارسی بوو، ناسنامەی مادی بە تەواوی پشتگوێ خست بوو. ڕاستە کۆڕش پاشا و دامەزرێنەری دەوڵەتەکان بووە،
بەڵام بابەتەکە بۆ مەبەستی سیاسی فووی تێکراوە و لە هەمان کاتدا ڕۆڵی فارس لەو وڵاتەدا هەموو سنوورێکی لۆژیکی تێپەڕاندووە. لەو هەلومەرجە نوێدا لە بواری بەناو ئەکادیمی ئێرانیدا کورد کرا بە هۆزە ئاریەکانی ڕۆژئاوای ئێران و زمانی فارسی کرا بە زمانێکی خەیاڵی گرنگ و زمانی کوردیش لەلایەن دەوڵەتەوە کرا بە زاراوەیەکی پاشی فارسی. لەم هەوڵانەدا ئەوروپیەکانیش یاریدەدەرێکی باش بوون. ئەوەش بۆ چەندین هۆکار دەگەڕێتەوە. هۆکارێکیان بۆ ئەوە دەگەڕایەوە کە گەورەکردنی فارسەکان بەشێک بووە لە پشتگیریکردنی تیۆری ئەفسانەی ئاری خۆیان کە بەشێکی تیۆریەکە ئەفسانەیەکە بەسرا بوو بە فارسەوە. چەندین هۆکاری تریش هەن کە لە بەرکورتی بەرنامەکە ناتوانرێت هەمویان بخرێتە ڕوو. بەو جۆرە هەموو زانکۆیەکی ڕۆژئاوایی ناسرا و بەشێکی گرنگی کردەوە و ناوی لێنا بەشی توێژینەوە ئێرانیەکان. لەو بەشانەی بەناو ئێرانیدا لە زانکۆکان بەحساب کوردیش بەشێکی توێژینەوەکان بوو. بەڵام هەندێک جار زنجیرە پەرتووک لەسەر بابەتەکە دەردەکرێت تەنها چەند جارێک ناوی کورد دەهێنرێت، ئەویش وەک کۆچەری بێخاک. کەواتە کۆڕش و فارسەکان لە مێژوودا هەن، بەڵام هەردووکیان ڕۆڵەکان گەورە کراوە و فووی تێکراوە و تا ڕادێکی زۆر زیادەڕەوی تیاکراوە. لە هەمان کاتدا ئەوەی کورد کەم کراوەتەوە و شێوانیەکیش لە مێژوەکەیدا کراوە. ئەمە هەر قسە نییە، بەڵکو چەندین نمونە لە بەردەستان کە ئەم بابەتەمان بە ڕوونی بۆ دەخەنە ڕوو. لە ڕاستیدا ئەم ڕۆگەرچایەک بە پەرتووکە ڕۆژئاویەکاندا پشێنین سەبارەت بە مێژووی دێرینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەوە دەستەواژەی فارس باڵی بەسەر هەموو شتێکدا کێشاوە. با چەند نمونێک وەربگرین. سەرەتا با سەیری موخ بکەین کە ئەمڕۆ بەنزیکی هەموو پەرتووکە ڕۆژئاواییەکان کە ناوی موخ دەهێنرێت گورج بە فارس ناو دەبرێت. کەچی نەک هەر موخ فارس نەبوون، بەڵکو بەپێی بەڵگەکان ئەوان ماد بوون و دوژمنی سەرسەختی فارسەکان بوون. ناوی موخ لە بنەرچەدا ناوی هۆزێکی ئاینی مادەکان بووە. ئەم هۆزە کاروباریان ئاین بووە و موخبوون بە خوێن بووە، واتە منداڵی موخ دەبوو موخ. مادەکان کە لەلایەن فارسەکانەوە دەوڵەتەکەیان لاواز کرا و دەسەڵاتی گەورەیان لێ وەرگیرا، ئەوان بە ئاسانی ملیان بەو هەلومەرجە نوێی باڵادەستی ئەوان نەدا. بەشێکی بەرهەڵستی مادەکان لە دژی فارسەکان لەلایەن موغەکانەوە بوو. یەکێک لەو هەوڵە جدیانە بۆ وەرگرتنەوەی دەسەڵاتی مادەکان لەلایەن موغێکەوە بووە بە ناوی گومەتە. ئەم موغە لە ساڵی 522 پێش زایندا هەوڵی وەرگرتنەوەی دەسەڵاتیدا لە فارسەکان و بوو بە هەڕەشێکی جدی بۆ سەر ئەوان. کێشەکە بۆ فارسەکان ئەوە بوو کە موغ بەهۆی ئەوەی کە پیاوی ئاینی بوون ترسێکیان هەبوو لەسەر خەڵکو و کەس نەیدەوێرە تاوانی موغ کوشتن ئەنجام بدە. بەڵام حەوت کەسایەتی لە بنەماڵە خانەدانەکانی فارس بڕیاریاندا کە ئەو کارە بەیەکەوە ئەنجام بدەن. ئەوان چوونە ناو کۆشکەکەی گومەتە و پەلاماریاندا و خۆی و براکەیان کوشت. هەر ئەویان نەکرد، بەڵکو بۆ کەمکردنەوەی کاریگەری مادەکان ئەو ڕۆژە هەر موغێکیان دەبینی دەیان کوشت. دواتر دوای سەدان ساڵانە فارسەکان لە یادی ئەو ڕۆژەدا هەر موغێکیان ببینایە دەیان کوشت و لەو ڕۆژەدا موغ خۆی دەرنەدەخست. هێرۆدۆت نزیکی 100 ساڵ دوای ئەو ڕووداوە ئەوەی نووسیوە و سەردەمی ئەویش ئەو ڕۆژە لە ناو فارسەکاندا هەبووە. بۆ جۆرە موغەمادەکان وەک دوژمنی فارس سەیریان دەکرا. سەرڕای ئەو ڕاستیە مێژوویە ڕوونە کەچی بەنزیکی هەموو پەرتوکێکی ئەکادیمی ئەوروپی موغی مادی بە فارس ناودەێنێت. جگەلەوە لە جیهانی ئەکادیمیای ئەوروپیدا هەموو زانایکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لای ئەوان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بە فارس لە قەڵم دەدرێن. بێ بەڵگە هەموو کەس دەکرێنە فارس، بەڵام بە بەڵگەشەوە گران دەبێت کە کەسێکی کورد بە کورد لای ئەوان ناوبێنرێت. بۆ نمونە کۆمەڵێک کەسایەتی کورد هەن کە نازناوی سوورەوەردیان هەڵگرتووە. ئەوەش لەبەر ئەوەی کە ئەوان لە شارۆچکەی سوورەوەردەوە هاتبوون لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەمڕۆ ئەو کەسایەتیانە لە ڕۆژئاوا هەمویان بە فارس دەناسرێن. بەڵام شارەکە لە سەرچاوە ئیسلامیەکاندا بە کوردی ناسێنراوە و خەڵکەکەی بە کورد و شارۆچکەکە بەراورد کراوە بە شارە زوور لەو ڕۆ. هەندێک لە سوورەوەردیەکانیش شێعری هەورامیان لێ بەجێما و هەندێکیشیان نازناوی کوردیان هەڵگرتووە.
لە ڕاستیدا یەک بەڵگە نییە کە بیسەلمێنێت ئەوان فارس بوون و هەموو بەڵگەکان دەڵێن ئەوان کورد بوون. بەڵام لە هزی ڕۆژئاوادا هەر کەسێ زانابێت لە مێژووی ڕۆژهەڵاتدا ئەو کەسە دەبێت فارس بێت. لە ئەنجامدا ئەم بۆچوونە بێبناغە و نازانستیە دەسەپێنن بەسەر مێژووی ڕۆژهەڵاتدا و کەسیش لە ئەوروپا ڕەخنەیەکی جددی لەم ئاڕاستە نازانستی کارکردن ناگرێت. یان بۆ نمونە خوداوەندی میترا کە یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا لە ناو میتانیەکاندا لە کوردستان ناوی تۆماکراوە. چەندین جار لەلایەن مادەکانەوە ناوی هاتووە کەچی ئەگەر توێژینەوەیەک لەسەر ئەو خوداوەندە بخوێنیتەوە زۆر ئاسایی بە خوداوەندی فارسی ناوی دێنن. ئەمانە چەند نمونەیەک بوون کە چۆن مێژوویەکی خەیاڵی و فارسێکی خەیاڵی فوتێکرا و لە جیهانی ڕۆژئاواییدا لەسەر ڕۆژهەڵات دروستکراوە و بە زانستیش بە جیهانی دەفرۆشنەوە. کەواتە لە ئەوروپادا ڕۆڵی کۆڕش و فارسەکان گەورە کرا و زۆرشت کە فارسی نیە ئەمڕۆ بە ناوی فارس ئۆتۆمات دەکرێت. ئێستاکە کاتی ئەوە هاتووە کە بزانین فارسەکان خۆیان چ مێژووییان لەسەر خۆیان نووسی و مێژووی ڕاستی و دروستی ئەوان چۆن. پێش ئەوەی کە ئەوروپیەکان لە سەدەی 20دا بێنە ڕۆژهەڵات و نەخشوەی نوێی ناوچەکە بکێشن، فارسەکان مێژوویەکی دەوامدەمی ئەفسانەیان نووسی بوو. نمونەی ئەو مێژووە ئەوەیە کە وەک پێشتر ئاماژەمان پێکرد نزیکی 1000 ساڵ لەمەوبەر لەلایەن فیردەوسیە نووسراوە. ئەو مێژووە هەمان ئەو مێژووە نییە کە ئەمڕۆ لە ئێراندا نووسراوە، بەڵکو ئەو مێژووە مێژوویەکی ئەفسانەیە کە لەگەڵ ئەم مێژووی ئەمڕۆدا یەک ناگرێتەوە. فیردەوسی ئەو مێژووی کردووە بە 3 بەشی سەرەکیەوە: بەشی یەکەم ئەفسانەی، بەشی دووهەم پاڵەوانی و سێهەم تا ڕادێک مێژووی. بەشی یەکەم بە پێشدادیەکان دەست پێ دەکات و یەکەم پاشا ناوی کیومەرسە کە ئەو مرۆڤایەتی فێری شارستانیەت و زانست کردووە و لەگەڵ دروست بووە. سەردەمی کیومەرس جیهان لە ئاشتیدا بوو، بەڵام ئەهریمەن هەستی بە ئێرەیی کردووە و کوڕەکەی بۆ ناردووە کە ئەویش هێرشی کردووەتە سەر سیامەکی کوڕی کیومەرس. سیامەک لە شەڕەکەدا دەکوژێت و دواتر خۆشەنگی کوڕی حەقی باوکی دەکاتەوە و دنیا ئارام دەبێتەوە. لە دوای ئەوەوە سەرەتای شارستانیەت دەست پێ دەکات و ئەمجا ئەفسانەکانی کاوە و فەریدون و زوحاک و جەمشید و چەند کەسایەتێکی تر دەردەکەوێت و جیهان لە نێوان چەند کوڕێکی فەریدوندا دابەش دەبێت. بە کورتی ئەم بەشە ئەفسانەیەکی تەواو و مرۆڤ ناتوانێت هیچ شتێکی مێژووی تێدا بەدی بکات. بەشی دووهەم سەردەمی کەیانیەکانە و لێرەدا دوو پاڵەوانی سەرەکی ئاماژە پێدەکرێت لە تراجیدیای ڕۆستەم و زۆرابدا کە چیرۆکی دوو پاڵەوانە و شەڕ دەکەن. چەندین چیرۆکی تری هاوشێوە لە خۆ دەگرێت. ئەم بەشەش بە هەمان شێوە شتێکی تێدا نییە کە بتوانرێت ببەسرێت بە مێژووە و لێکدانەوەی بۆ بکرێت. لە بەشی سێهەمدا کەمێک نزیک دەبێتەوە لە مێژوو. سەرڕایەوە مێژوەکە ئەفسانەی دەخرێتە ڕوو. لەم بەشەدا ئاماژە بە ئەسکەندەری مەسیدۆنی دەکرێت کە باوکی پاشایەکی فارسە و دایکی یۆنانی، واتە هەوڵ دراوە کە ئەسکەندەر بکرێتە کەسێکی فارس و دواتر بە کورتی ئاماژە بە سەردەمی ئەشکانیەکان دەکرێت. دوای ئەوە سەردەمی ساسانیەکان ئاماژە پێ دەکرێت و چەند پاشایەکی ساسانی ناوی دێت تا هاتنی عەرەبەکان و ڕووخانی دەوڵەتی ساسانی. ئەم مێژووە بەشی یەکەم و دووهەمی بە تەواوی ئەفسانەیە و ناتوانێت مێژووی تێدا بدۆزرێتەوە و مانای مێژووی پێ بدرێت. بەڵام بەشی سێهەم تۆزێک ئاماژەی مێژووی تێدایە، بەڵام بەشی زۆری ئەو مێژووە دەستکاری کراوە و ڕووداوەکان سەرپێین. لای فیردەوسی ئەخمینی و کۆڕش بە هیچ شێوێک دەرناکەون. ئەم بەشەی مێژووی فارس لەلایەن هەندێک مێژوو نووسی ترەوە لە سەردەمی ئیسلامدا ئاماژەی پێکراوە، واتە لە ئەشکانیەکانەوە، بەڵام ڕووداوەکان بچڕ. کەواتە لە وڵاتەدا کە ئەمڕۆ بە ئێران دەناسرێت مێژووی تێکەڵ و پێکەڵ نووسرا بوو. وەک سەرنجیشدرا بەشێکی بەرچاوی ئەو مێژووە ئەفسانەی بوو، بە شێوەیە کە نەدەتوانرا مێژوویەکی زانستی لەسەر بنیاد بنرێ. تەنانەت ئەو بەشانەش کە پەیوەست بوو بە مێژووە وەک باسکردنی ئەسکەندەری مەسیدۆنی و ئەشکانیەکان، ئەوەش ئەفسانە باڵی بەسەردا کێشا بوو. بەڵام لە ناوەڕاستی سەدەی 19ەمەوە گۆڕانکاری ڕوویدا. وەک پێشتریش ئاماژەمان پێکرد،
لە سەدەی 19 و سەردەمی قاجارەکاندا بەهۆی کاریگەری ئەوروپا وردە لەو وارەدا مێژوو دەرکەوت. هەندێک لە مێژوونووسە ئێرانیەکان کەوتنە ڕەخنە لە مێژووی ئەفسانەی ئێران و هەوڵێک دەدرا بۆ گۆڕینی بێ ئەوەی کە بتوانرێت گۆڕانکاری گەورە بکرێت. گۆڕانکاری گەورە لەگەڵ هاتنی بنەماڵەی ڕەزاشای پەهلەویدا بوو کە سەردەمێکی نوێی هێنایە ئاراوە. لەوێوە ئەوان باەخیاندا بە کۆرش و مێژووی فارس. لە کاتێکدا ئەوان بانگەشەی ناسنامەی ئێرانیان دەکرد، بەڵام ناسنامەی فارسی لە ناو ئەو ناسنامەیەدا کرا بە ناسنامەی باڵادەست. لەو هەلومەرجەدا کۆڕش گەورە کرا و کرایە باوکی نەتەوە. لە ڕاستیدا کۆی ئەوەش گەورەی کۆڕش نەبوو، بەڵکو ئەو میدیا و دەوڵەتە بوو کە فووی کردە کۆڕش. دەنا کەیخوسرەوی پاشایمات کە کۆتایی هێنا بە گەورەترین ئیمپراتۆریەتی سەردەمەکە کە ئاشووریەکان بوو، لەو کەمتر نەبوو. ئەم ئاراستەی گەورەکردنەی کۆڕش لە تۆڕە کۆمەڵاتیەکان هەندێک بۆچوونی هەڵەی هێناوەتە کایەوە و هەندێک خەڵک دەڵێن کە فارس مێژووی نەبوو و لە سەدەی 20دا دروستی کردووە. ڕاستیەکەی فارس مێژووی هەبووە، بەڵام ئەوان مێژوویکی ئەفسانەیان نووسی بوو کە کەسێکی وەک فێردەوسی نزیک 1000 ساڵ لەمەوبەر لە چیرۆکێکی شعریدا گێڕاوێتەوە و سەرچاوی تریش ئاماژەی پێکردووە. ئەو مێژووە تەواو لەم مێژووی ئەمڕۆ جیاواز بوو. ئێمە لەم بەرنامەیەدا ئاماژەمان بەوە کرد کە کۆڕش کەسایەتێکی مێژوویە و ڕاستیە، بەڵام ئەو لە یادەوەری خەڵکدا نەما بوو. وەگەر ئەم کەسایەتە هێندە گەورە بوو بێ کە فارسەکان ئاماژەی پێ دەکەن، دەبوو لە شارنامەی فیردەوزیدا ئاماژەی پێ بکرایە ئەگەر بە شێوەی ئەفسانەیش بووە، دەبوو ناویشی بهاتە، بەڵام ئاماژەی پێ نەکرا و ناویشی نهاتوە. کەواتە ئەو مێژووی کە ئەمڕۆ بە مێژووی فارس دەناسێ، مێژوویەکی فوتێکرا و زیادەڕەوەیەکی زۆری تێدا. ئەی کەواتە فارسەکان چێ بوون؟ بۆ ئەوەی لە مێژووی فارس بگەین، دەبێت سەرەدا ئاوڕێک لە مێژووی ناوچەکە بدەینەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێژوویەکی دەوڵەمەندی هەیە. ئەو مێژووە پاڵپشکراوە بە دەقی زۆر دێرین. سەرەتای سەرهەڵدانی شارستانیەتی مرۆڤایەتی ناوچەی زاگرۆس و دامێنێتی. لەوێ نزیکەی 12,000 ساڵ لەمەوبەر سەرەتای شارستانیەتی مرۆڤایەتی دەستی پێکرد. ئەم شارستانیەتەی زاگرۆس لەگەڵ شۆڕشی کشت و کاڵدا گەشەی سند و بوو بەهۆی گۆڕانکاری ڕیشەی لە ژیانی کۆمەڵگەی مرۆڤایەتیدا و دواتر قۆناغی نیشتەجێبوونی مرۆڤ دەستی پێکرد. ئەوەش وردە بووەتە هۆی دروستبوونی دەوڵەتە شارەکان و دواتر دەرکەوتنی نووسین و شارستانیەتە مەزنەکانی وەک سۆمەری، هوری، کاشی، ئەکەدی، ئاشووری و چەندینی تر. هەر یەکە لەم شارستانیەتانە شوێنەوارێکی زۆر و دەقی زۆریان لێ بەجەماوە. دەقەکان لایەنی دەوڵەمەندی کولتوری کۆمەڵگەکانیان دەخەنەڕوو. بۆ نمونە ئەو دەقە زۆرەی لە سۆمەری بەجێماوە هەزاران ئەوەندەی دەقی فارسی کۆنە. لایەنە پێشکەوتۆکانی ئەو شارستانیەتەش لە بواری جیادیادا دەردەکەوێت. بۆ نمونە ئەگە شوێنێکی وەک گرێمیرازان لە باکووری کوردستان سیر بکرێت، ئەوە وردەکاری ئەو شارستانیەتە پێشکەوتووە دەکەوێتە ڕوو کە زیاتر لە 9,000 ساڵ پێش فارسەکانە. فارسە ئەخمینیەکان کە ئەمڕۆ گەورە کراون تەنها بۆ ماوەی نزیکی 220 ساڵێک حکومڕان بوون. بەڵام ئەگەر سەیری ماوەی حکومڕانی چەند شارستانیەتێکی ناوچەکە بکەین، ئەوە فارس وەڕۆڵەکەی زیاتر ڕوون دەبێتەوە. سۆمەریەکان زیاتر لە 1000 ساڵ حکومڕان بوون، واتە زیاتر لە 800 ساڵ زیاتر لە فارسەکان. هوریەکان زیاتر لە 1000 ساڵ زیاتر حکومڕان بوون، واتە زیاتر لە 800 ساڵ زیاتر لە فارسەکان حکومڕان بوون. کاشیەکان زیاتر لە 400 ساڵ حکومڕانیان کردووە، واتە زیاتر لە 200 ساڵ لە فارسەکان حکومڕان بوون. ئیلامیەکان زیاتر لە 1000 ساڵ حکومڕانیان کردووە، واتە زیاتر لە 800 ساڵ لە فارسەکان حکومڕانیان کردووە. وەک دەبینرێت هەر یەکە لەو شارستانێتانە لە هەموو ڕوویەکەوە کاریگەریان زیاتر بەجێهێشتووە لە فارس کە تەنها 220 ساڵ لە سەردەمی دێریندا حکومڕان بوون. نەتەوەی فارس نزیکەی 2800 ساڵ لەمەوبەر لە ناوچەی ئوستانی فارس ناویان هاتووە، دواتر کەوتونەتە ژێر دەستی مادەکانەوە.
بەڵام توانیویانە خۆیان سربەخۆ بکەن و دەوڵەتی مات بشکێن و بۆ ماوەی 220 ساڵ حکومڕانی بکەن، ئیمپراتۆریەتێکیش دروست بکەن. دوای ئەو ماوەیە ئەوان بوون بە ژێردەستەی یۆنانیەکان لە کاتێکدا کە کورد لە ناوچەی ئازەربایجاندا بە سربەخۆیی مایەوە. دواتر ئیمپراتۆریەتێک لە ڕۆژهەڵاتی ئێران دروست بوو بە ناوی ئەشکانی کە حکمی فارسەکانیشی دەکرد. بەو جۆرە ئەم نەتەوەیە ئەو ڕۆڵەی نەبووە لە مێژوودا کە ئەمڕۆ لە جیهاندا وێنا دەکرێت و زیادەڕەوی تێدا دەکرێت. هەندێک لەو شارسیانەتە دێرینانە نزیکەی 7 هێندەی فارس ماوەی حکومڕانیان لەوان درێژتر بووە و کاریگەریان زیاتر بوو. وەک بینیمان فارس لە مێژوودا هەبوو و مێژوویەکیان هەیە، بەڵام ئەو مێژووە زیادەڕەوێکی زۆری تێداکراوە بە شێوەیە کە 100 هێندە ڕۆڵی ئەوان لە مێژوودا گەورەکراوە. بەڵام هەندێک دەڵێن ئەوە نییە فردەوسی نزیک 1000 ساڵ لەمەوبەر مێژووی ئەوانی نووسیوە، خۆ کورد هەر مێژووی نەنووسراوە. جا با بزانین بەو شێوەیە. لە ڕاستیدا فردەوسی لە شاهنامەدا باسەکەی ئێرانە. ئەو ئێرانی ئەو باسی دەکات ناوی نەتەوەیەک نییە، بەڵکو ئەو ئاماژە بە خاکی ئیمپراتۆریەتێک دەکات کە زمان و کلتوری جیاوازی تێدا بووە. ئەو دەوێت مانا بە قوارەی ئیمپراتۆریەتێک بدات کە لە نەتەوەی جیاواز پێکاتەوە. بەڵام نزیکی 150 ساڵ لە پێش فردەوسی کوردێکی کرماشانی لە پەرتووکێکدا بە ناونیشانی ئەنسابل ئەکرات، واتە ڕەچەڵەکانی کورد، مێژووی نەتەوەی کوردی نووسیوە. ڕاستە پەرتووکەکە بزرە و تاوەکو ئەمڕۆ نەدۆزراوەتەوە، بەڵام ناوی پەرتووکەکە ئەوە دەخاتە ڕوو کە پێش فارسەکان بەڕوونی کورد بیستوێتی مانا بە نەتەوەی خۆی بدات. لە ڕاستیدا نزیکی 700 ساڵ دوای ئەویش شەرەفخانی بەدلیسی کە هەر تەواوکەری ئەو هەوڵەیە، ئەویش مێژووی نەتەوەی کوردی نووسیوە. لە کاتێکدا کە پەرتووکەکەی دینەوەری بزرە، بەڵام ئەوەی شەرەفخان ماوە و یەکێک لە پەرتووکە دانسقەکانە کە بەو شێوە ڕوونا مێژووی و نەتەوەی خۆی نووسی بێت. کەواتە ئەو بەڵگانی لە بەردەستان ئەوە دەخەنە ڕوو کە کورد پێش فارسەکان مێژووی نەتەوەی خۆیان نووسیوە لە کاتێکدا ئەوەی کە ئەمڕۆ بەناوی فارسەوە تۆمار دەکرێت مێژووی قەڵەمڕەوی ئیمپراتۆریەتە نەگنەتەوە. بۆ نمونە ئەشکانیەکان کە فیردەوسی ئاماژەیان پێدەکات بەڕوونی ئیبن ئەسیر بە نەتەوەی بێگانە بە فارس ئاماژەیان پێدەکات. لە ڕاستیدا ئەوە ڕۆژ ئاوایە کە ئەم بابەتەی تێکداوە. ئەوان لە بری ئێران دەڵێن پێرژن و واتە فارس و لە بری ئێرانی دەڵێن فارسی. بەو جۆرە قەوارەی ئیمپراتۆریەتێک کە چەندین نەتەوەی جیاواز حکمی کردووە ئەمڕۆ کراوە بە ناوی فارسەوە. ئەگەر بچیتە قوڵاییەوە قەوارەی ئێرانی و عوسمانی جیاوازیەکی ئەو تویان نەبووە لەو ڕۆوە کە چەندین نەتەوە تێیدا باڵا دەستبوون. کەواتە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا ڕوون بووە کە کۆڕش کەسایەتێکی مێژوویە و فارسەکانیش مێژوویان هەیە، بەڵام مێژووی فارس و ڕۆڵی کۆڕشیش هێندە گەورە کراوە، بە تایبەت لە دوای دروستبوونی دەوڵەتی ئێران لە ساڵی 1925ەوە زیادەڕەوەیەکی زۆر لەم مێژووە ڕۆڵی کۆڕشدا کراوە. دەنا نە کۆڕش هێندە گەورە بووە، نە مێژووی فارسەکان هێندە کاریگەر، بە تایبەت بە بەراورد بە مێژووی دەوڵەمەندی ناوچەکە. هەروەها چیرۆکی مادیبوونی دایکی کۆڕش چیرۆکی دەماودەمی هەڵبەسراوە و مێژووی نییە. جا هەرچەندە فردەوسی و شاهنامەکەی لە ناوماندا گەورە کراوە، بەڵام نزیکی 150 ساڵ پێش فردەوسی زانایەکی کورد بە ناوی دینەوەری کە خەڵکی کرماشانە و 100 هێندەی فردەوسی زانایە مێژووی نەتەوەکەی لە پەرتووکێکدا نووسیوە. واتە کورد 150 ساڵ پێش فارسەکان مێژووی نەتەوەکەی خۆی نووسراوە لەلایەن زانایەکی مەزنیەوە کە لە فردەوسیش گەورەترە. ئامانج لەم بەرنامەیە ناسینی فارسەکان بوو وەک خۆیان بێزیاد و بێکەم. ئەوەش لەبەرەوەی کە زۆر ڕووی مێژووی کورد لە ئەنجامی ئەوەدا ون نەبێت. وەک ڕوونیش بووە مێژووی فارسەکان گەورە کراوە و هی کوردیش بچوو کراوەتەوە. بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە کە مێژوویەکی دروستی کورد ئاشنابین و هی نەتەوەکانی دراوسێش بە هەمان شێوە. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.